لە گۆڕستانەکانی سلڤادۆر لە سەرکێلی گۆڕی مردووەکان لە جیاتی نووسرا و کۆدی QRD دادەنرێت. بەمەش سەردانیگەران دەتوانن لە کاتی سەردانیکردنی گۆڕستانەکان تەنیا لە ڕێگەی مۆبایلەکانیان و سکانکردنی کۆدی QRD سەرجەم زانیاریەکانی مردووەکە و وێنەکانی لە ڕێگەی مۆبایلەکەیانەوە بزانن. چەند مانگ پێش ئێستا ڕۆژێک هەواڵێکم لە سۆشیال میدیاکان خوێندەوە و تێیدا باز لەوە کرابوو کە لە گۆڕستانەکانی وڵاتانی ئەمریکای لاتین، ئەوروپا و ئەمریکا لە جیاتی نووسراوی سەرچێلی گۆڕەکان کۆدی QRD دادنێن. منیش پێم وابوو ئەمە بیرۆکەیەکی باشە لە سلڤادۆر جێبەجێم کرد. فرێدریکی وێنەگر دوای زانینی ئەم بیرۆکەیە لە وڵاتانی دیکە وێبسایتێکی بۆ ڕێخستن و دانانی کۆدی QRD لە گۆڕستانەکانی سلڤادۆر دامەزراندووە بە ناوی QRD مێمۆریال. خەڵک لە ڕێگای ئەو وێبسایتەوە زانیاری وێنەی مردووەکانیان دەنێرن و ئەویش بە نرخی $50 بۆیان دروستی دەکات و لەسەر کێلی مردووەکان کۆدی QRDیان بۆ دادەنێت. من لە دەستپێکدا وەکو تاقیکردنەوە و ئاشناکردنی خەڵک بەم تەکنۆلۆژیایە ڕۆیشتم لەسەر قەبری ئەو کەسانەی کە کەسوکاری خۆم بوون، کۆدی QRDیم بۆیان دانا و ڕێکلامم بۆ کارەکانم کرد. خەڵک ئاشنای کارەکەم بوون و ڕوویان لە وێبسایتەکەم کرد. دانیشتوانی سلڤادۆر پێشوازیان لەم کارەی فرێدریک کردووە و پێیان وایە دانانی کۆدی QRD لەسەر کێلی گۆڕی مردووەکانیان ڕێگایەکی زۆر باشە بۆ ڕێزگرتن و بەرزڕاگرتنی یادی مردووەکانیان. دێنا فەریقی، کوردستان 24.